من ئەمڕۆ دوو شتی زۆر گرنگ باسەکەم لە ئەنجامی بەدواداچوون و زانیاری ورد و دەقیق لەسەر یەکەم باج و باجی نایاسایی و هەڵەی باجی دووەم لەسەر داهاتی ناوخۆی سلێمانی و گەورەترین گرفت لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین کە دیسان کۆمپانیاکان لە بەردەم پێنەدانی پارەین لە وەنەبوونی پارن لە بانقەکانە ئێمە داهاتی سلێمانیە خێنە ڕوو و خەرجەکانی و گرفتەکە لە کوایە چۆن چارەسەرەکرێ. سەرەتا لە باجەوە دروستەکەم ئێوە دەست پێەکەم ئێوە ئاگادارن کە حکوومەت جار و بارەڵێ ئەمە باجی نایاساییمان نەسەپاندووە، بەڵام من لێرە بەوردی و بەدەقیقی باز لە باجی نایاسایی یەکەم و باز لە هەڵەکانەکەم و باز لەو گیر و گرفتانەیەکەم لە باجا هەیە لە کوردستانە. یەکەمیان بەپێی بڕیاری 96 لە دەی 2021 ئەنجومەنی وەزیران مەجموعەیە بڕیاری داوە 13 بڕیار. بەپێی ئەو 13 بڕیارە چەند جۆرێک باجە سەپێنێ کە هێندێکیان بەڵێ یاساین بەڵام هێندێکیان نایاساین بەداخەوە بنە بارگرانی لەسەر هاوڵاتیان. یەکەمیان باجی سەر فرۆشتاوەکانی ئینتەرنێت کە ئەمە من یەکەم جارە باسیەکەم کە بڕیاریان داوە هەر کارتێکی ئینتەرنێت کە ئەفرۆشتێ بڕێکی باجی بخەنە سەر بە ڕێژەی لە 120 کە بەڕاستی بەپێی ئەم باجە هەموو هاوڵاتیەک لە کوردستانە بە ڕێژەی لە 180 ئەتوانە بڵێم کە بەکارهێنەری ئینتەرنێتن ئەبنە باشدەر و لە ناویانە گەنجان لە 180 بەکارهێنەرانی ئەو لە 180 ئینتەرنێتن ئەبنە باشدەر کە بە ڕێژەی لە 120 لانی کەم هەموو کارتێکی ئینتەرنێت 2 تا 3,000 دینار چێتە سەر ئەگەر کارتی ئینتەرنێتەکە بای 15,000 دینار بێ کە ئەمە بەڕاستی بێجگەلەوەی کە هیچ پاڵپشتێکی یاسایی نییە بارگرانی لەسەر هاوڵاتیان و گیرروگرفت بۆ هاوڵاتیان دروستەکە. باشە تۆ گەنجێک دەسەکەی بە گیرفانە لە پای بەکارهێنانی ئینتەرنێت کەمە ڕاستەوە خۆ بێ هاوڵاتی بیدا ئەو باجە نییە بخرێتە سەر کۆمپانیەکان لە داهات و قازانجیان وەربگیرێ. دەسەکەی بە گیرفانی گەنجێکە 2-3,000 لە گیرفانیان دەرێنی لە مقابلا چیت کردووە بۆ گەنج لە کاتێکا کە دەرگای دامەزراندن لە کەرتی گشتی بەڕوویا داخراوە هەلی کاری بۆ ناڕەخسێنی ئەچێتە پرۆسی هاوسەرگیریەوە پشتگیری ناکەی و یەکێکی نیشتە جێبوونی پێنادەی کاتێک کە هاوسەرگیریەکە بۆ ئەم باجە لەسەر گەنجان و لەسەر بەکارهێنانی ئینتەرنێت زیاد دەکەیت. طبعا من پرسیارم کرد ئەم باجی ئینتەرنێتە بەپێی چی یاسایەکە؟ بەڕاستی وەڵامێکی زۆر عەجیبم لە حکوومەت بیستەوە لە وەزارەتی دارایی ئەڵێ بەپێی یاسای بودجەی ساڵی 2021 عێراقیە. زۆر سەیرە. باش ئەنجومەنی وەزیران وەزارەتەکان ڕاوێژکاری یاساییان نییە بەڕاست بزانێت کە یاسایەک لە بەغدا دەربچێ لە کوردستان تا بەرکار نەکرێت جێبەجێ ناکرێت نابێ بەسەر هاوڵاتیا بسەپێنرێ. پاشان بۆ یاسای بودجەی عێراقی ساڵی 2021 تەنها یەک بڕگەی لێ دەرێنی کە لە زیانی هاوڵاتیان و جێبەجێەکەی ئەوی تری کە قازانجی هاوڵاتیانە بۆچی جێبەجێ ناکەی؟ بۆ نمونە یاسای خانشینی موحد کە لە 2014 دەرچۆ لە قازانجی هاوڵاتیانی خانشینە لە بەغدا دەرچووە بۆ لە کوردستان جێبەجێ ناکەی. بۆچی موچەی خانشینی تا 220,000 لە کاتێکە لە بەغدا لە 400,000 کەمتری نییە؟ بۆیە ئەم باجە بێجگەلەوەی نایاساییە و بارگرانیەکی زۆریش لەسەر هاوڵاتیان دروستەکە. بۆیە من بە یاداشتی فەرمی چەند ڕۆژێک پێش دەژن لە 4 2022 داوام کرد ئەم باجە وەرنەگرن لە هاوڵاتیان و هەڵی وەشێنەوە و ئەو بڕیارەی خۆیان هەڵوەشێنەوە و کار بە یاساکان بکەن. باجێکی تر باجی ڕاستەوخۆی وەسڵی سەر نەخۆشخانەکانە. طبعاً ئەمەیان بەپێی دیسان هیچ یاسایەک نییە پشتگیری بکە بەپێی ڕێنمایی دارایی ژمارەدەی ساڵی 2021 ڕێکخستووە کە گوایە هەر وەسڵێکی نەخۆشخانەی تایبەت کە بڕی لە 5 داهاتەکەی وەکو باج بۆ حکوومەت بەرن. طبعاً ئەم باجە بێجگەلەوەی هیچ یاسایەک پشتگیری ناکە لە هەمان کاتە زەمانیش نییە ببێتە بارگرانی لەسەر نەخۆش و لەسەر هاوڵاتی بۆ چونکە نرخی نەخۆشخانە تایبەتەکان هیچ پێوەرێکی بابەتیانەی زانستی چاودێری وردی حکوومەتی نییە تاوەکو نەخۆش و نەکەوێتە داز بازاڕی نەخۆشخانەی تایبەت و ئەم باجەش کە زیاد دەکرێت لەسەر هاوڵاتیان خۆی حکوومەت خۆی گومانی لەوە بووە کە ئەم باجە لە نەخۆش وەرەگیرێ و لە هاوڵاتی وەرەگیرێت. لە ڕێنماییەکەیانە لە خاڵی دووەماڵێ بەو مەرجێ وەرگرتنیان باجە نەبێتە بارگرانی لەسەر نەخۆش و لەسەر وەسڵەکانی نەخۆشخانەکە بێ لە کاتێکە ئەم خاڵە هیچ زمانێکی نییە لەسەر جێبەجێکردن و هیچ میکانیزمێک نییە تحقیقی ئەم عەدالەتە بکە. بۆیە ئەمەشێکی ترە لە باجە نایاساییەکان و بێتە بارگرانی لەسەر هاوڵاتیان بە تایبەت نەخۆشەکان. خاڵێکی تر باجی ڕاستەوخۆی سەر خواردن خزمەتگوزاری گەشتیاریەکان کە ساڵی پار سەپاندیان تا 7
خواردنگە و چێشتخانە و هۆتێل و مۆتێل پێوەی پابند بوون بەڕاستی من سکاڵایەکی زۆرم پێگەشتووە لەو شوێنانەوە کە هاواریانە بەدەزم باجەوە بۆتە هۆی کەمبوونەوەی مشتریەکانیان بۆتە هۆی کەمبوونەوەی بازاڕیان بۆتە هۆی کەمبوونەوەی فرۆشیان چونکە بێجگەوەی لە سابیستی خواردنەکە ڕاستەوخۆ لەسەر وەسڵەکە لە هاوڵاتی وەرەگیرێ لە هەمان کاتە باجێکیش لە هۆتێلەکە لە چێشتخانەکە وەرەگیرێ لە ساڵانە لە کۆی قازانجی کە ئەمەش دیسان نایاساییە خاڵێکی تر باجی سەر ئۆتۆمبیلی تایبەت کە تا ئێستا جێبەجێ نەکراوە بەڕاستی ئەم باجانە زۆر سەیر و سەمەرەن و هیچ پاڵپشتێکی یاساییان نییە کاتێک پرسیارەکەی تەنها بڕیارێک هەیە لە ئەنجومەنی وەزیران لە کاتێکا بەپێی دەستور نابێ باج بسەپێنرێ نابێت کەس لە باج لێخۆشببوونی بۆ بکرێ ئللا ئەبێ یاسایەک هەبێ بەڕوونی ئەو باجی دیاری کردبێ ڕێژەکەی بڕەکەی چۆنیەتی وەرگرتنەکەی وە میکانیزمەکەی خاڵێکی تر بەڕێزان سەبارەت بە باج لە کوردستانە بەداخەوە نەبووتە وەسیلەیەک بۆ تحقیقکردنی عەدالەت بۆ وەرگرتنی پارە لە دەوڵەمەند و سەرمایەدار و کۆمپانیا گەورە و زەبەلاحەکان و دانەوەی بە هەژارەکان ئەمە کێشەی گەورەی باجە لە کوردستان ڕاستە باج وەسیلەیەکە بۆ زیادکردنی داهات بەڵام ئەمە تەنها بۆ زیادکردنی داهات نییە بەڵکو بێ وەسیلەیەک بێ بۆ تحقیقکردنی عەدالەت بۆ وەرگرتنی پارە لە دەوڵەمەندەکان و دانەوەی بە هەژارەکان لە کوردستان هیچ هەژارێک 1 دینار وەرناگرێت لە 2015 بڕەپارەیەکی کەم هەبوو بۆ بێوەژنەکان بۆ بە ساڵاچوان بۆ پەکەوتوان بۆ مناڵانی بێسەرپەرشت ئەوانش بڕا خەڵک لە خۆیە پرسێ من بۆ باج بدەم کە ڕێگان بۆ دروست نەکرێت بۆ باج بدەم بەنداوم بۆ دروست ناکرێت بۆ باج بدەم کە هاوڵاتی چەمچەماڵ تینوو بێ هاوڵاتی لە هەولێر تینوو بێ ئەم باجدانە حکوومەت دەڵێ لە 300 ملیارەوە گەیاندومانەتە نزیکەی 800 ملیار 796 ملیار دینار لە ساڵێکە زۆر باشە داهاتی باجت زیاد کردووە ئەی کوا ڕنگدانەوەی لە ژیانی هاوڵاتیە چ شتێک لە ژیانی خزمەتگوزاری هاوڵاتی زیادی کرد بۆ پارەی کۆمپانیاکانی دەرمان خەرج ناکەی بۆ پارەی کۆمپانیاکانی پاکەرەوە خەرج ناکەی بۆچی هیچ شتێک لە ژیانی هاوڵاتی لە پارک و لە خزمەتگوزاریەکان نەگۆڕا بۆیە ئەمە یەکێکتر لە کێشەکانەکە وەرگرتنی باج ڕنگدانەوەی لە ژیانی هاوڵاتیانە نییە زیادکردنی باج تەنها لەسەر زیادکردنی داهاتی حکوومەتە پاشان باج پێویستە لە زۆرینەی دەوڵەمەند زۆرینەکەی لە زۆرینەی دەوڵەمەندەکان وەربگیرە بەڵام بەپێی داتاکانی حکوومەت خۆی لە کۆی 796 ملیار دینار تەنها 182 ملیار دیناری لە گەورە باشدەران وەرگیراوە لە کۆمپانیا گەورەکان واتە زیاتر ڕێژەی لە 180 داهاتی باج لە کۆمپانیا مامناوەندەکانە کاسب کارەکانە خاون پیشەکانە کە ئەمانە خەڵکی مامناوەندن ئەسڵەن نەبێ حکوومەت پیشگیریان بکە ئێستا سەدان کارگە لە کوردستانە لە ماوەی 5 ساڵی ڕابردووە بەهۆی بێبازاڕیەوە بەهۆی نەبوونی دەعم و پشگیریەوە داخران پاشان کەرتی تایبەت بەم جۆرە باجی لەسەر زیاد بکرێ بە هەڕەمەیکی بەگۆترە و ئایندەی چی لێت کاسبکارێک ئێستا خەریکە کاسبکارەکان لە ناو بازاڕە بەهۆی زیادکردنی باج و بەهۆی خەمڵاندنی گۆترەوە و بەهۆی زیادکردنی ڕسوماتەوە کە خەڵک هێندێک جار ئەوە تێکەڵەکەن باج ڕسومات دوشتی جیاوازن ئێستا کاسبکارەکان تەنها وەکو شاگردێکی شەکەن لە ناو بازاڕە